لەسەر ئامارێک کە یونیسف دەری خستووە دەڵێت کە لەسەر ئاستی جیهان 7 ملیۆن منداڵ هەن کە بەم شێوەیە کار دەکەن. ئەمە جگە لە کەسانی گەورە، بەڵام بەس تەنیا باسی منداڵان بکەین 7 ملیۆن منداڵ هەیە کە بەو شێوەیە کار دەکەن لەسەر شەقامەکان. بێگومانەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەری هەیە لەسەر منداڵەکان و بابزانین لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەر ئەم حاڵەتە دەکرێت. ئایا تا چەندە ئەمە دەتوانێت سیمای شار ناشرین بکات و چۆن دەکرێت ڕێگری لەمە بکرێت؟ دەمانەوێت لە دوو ڕوەوە باسی لێ بکەین. ڕێبین کاکەمەم ماوەسای زانکۆ و بەڕێز هۆگر عەزیز گوتەبێژی پۆلیسی هەولێر لەگەڵمان میوانە نەم بەیانە گفتوگۆ لەسەر بابەتێک. هەردووکتان بەخێراتن، بەخێر بێن. کاک هۆگر لە جەنابتەوە دەست پێ ئەەکەم. پاراستنی شار بە هەموو شێوازەکانێن لە هەر تونندوتیژیە بێت، ناشرینیەک بێت، سیمای شار ناشرین بکرێت، بتانێت بیپارێزن، ئەمە هەمووی ئەکەوێتە سەر ئەستۆی ئێوە. تا چەنە ئەم حاڵەتە لە هەولێر هەیە؟ ئەتوانین بڵێن لە هەولێر کەمترە وەک لە شارەکانی دیکە؟ ئەگەر کەمترە بۆچی لە هەولێر کەم بۆتەوە؟ بەڕێبەنای خۆی گەورە زۆر سوپاس بۆ بەڕێستان کەەوە دەرفەتان تانداین کە ئەو بابەتە هەستیارە کە زۆر یاردەیەکی ناشیا و ناشارستانیەوە، بەڵام لە ئەگە بێ و سەیریکەین لە زۆربەی زۆری وڵاتانیش بەدی دەکرێتن بە دیار کەوتووە و زۆر بوون و تەشەبوونەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە قازانجێکی بێ سەرمایانی بێ ئەوەی کە تۆ زەرەر بکەی قازانجەکەی ئەوە وەک لە کارێک دەبێت. بۆیە خەڵکانێکی زۆر بە تایبەتی چینە خەڵکانێکی دیاریکرا و هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو دیاردێ و ئەو کارە. ئێمە لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بۆ نێشتنی ئەو دیاریە ناشریاوە کەی سوالکردنیە یانەوە تێبرین دەرۆزەکردن بە زمانی شاری هەولێرێ هەڵمەتی زۆرمان هەیە و دەستگایەکی تایبەتیشمان ڕاست پاردیا دەستنووری بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ڕۆژانە لە کۆستەرەکمان هەیە پڕ دەبێتن لە دەستگێڕکەوە دەستگیریان دەکەین و هەروەها دەیاندەین بە دادگا. ڕۆژانە ئێمە دەڵێن 30 تا 35 تا 45 کەس دەستگیرێ. کەواتە توانین بڵێن دیاردەکە لە هەولێر زیادی کردو یا کەمی کردووە؟ پێشتر ینی بە بەردەوام ئێستاکە لە دوای ئەوەی کە ئەو هەڵمەتەمان ئەنجامدا ئێستاکە تا ڕادەیەک ئەگە بێ و سیر بکەین زۆر کەمترە لەوەک لە شارەکان دیکە لەبەرەوەی ئەوانە دەچن ئەو شوێنانە دەکەن یان لە ئەو شوێنانە دەگەڕێن کەوا بتوانن دەستگیر نەکرێن یانەوەتەیە ئیزراعەتەکان بەهێز نەبێتن دواتە دەستنە شوێن بە شوێن دەگەڕێت. ئێستاکە لە هەولێر خۆشبەختانە تاسێکی زۆر باش بەرەو کەمی ڕۆژیە چونکە سەرەتای ساڵی 2015 و 16 و 17 و ئەو ناوەندی ئەو ساڵانە تا ئێزگار دواتر دێنە سەر هۆکاری ئەوەی کە بۆچی و کاتە زیاد بوو ئێستاکەم بوو ڕەنگە بەوەی هاتنی ئاوارەکان و ئەوانە، بەڵام هۆکاری دیکەش ڕەنگە هەر هەبێت. دواتر دێمەوە لای جەنابەت بووی کە بزانین لە دوایە کە ئەیان کەنە ناو کۆستەرەکان دەیان بن دواتر چیان لێ دەکەن بۆچی دووبارە دێنەوە. کاک ڕێبین لە ڕووی دەرونی بۆ تاکە کەس تا چەنە ئەمە کاریگەری هەیە؟ ڕەنگە ئەو منداڵە خۆی حەزی بەو کارە نەبێت بەڵام ناچار کرابێت کە ئەو کارە بکات. دواتر لە ڕووی دەرونی تاکە کەسیەوە چەنە کاریگەریە بێت لەسەری؟ بەڵێ بێ لە پرساوی خۆت کاتێک تۆ ڕێ بە ترافیکدا مناڵەکە دەبینی تۆ ڕاستەخۆ لە ڕووی دەرونیەوە نامرتاحی پێی ئەی دەبێت تاکە چۆن بخۆی و لە ئاخرتانکە چۆن ناساکرا و چۆن هاندراو بووی کە پەنابەرێ بۆ کارکردن لەسەر شەقام و ڕەنگە ئەو خێزانی کە ئەم هاندرات بێت لەسەر شەقام کار بکات بەهۆی خێزانێک لەکترازاوە بێت و تا خێزانەکە ژینگەی دەرونی گونجاو نەبێت ژینگەی کۆمەڵاتی گونجاو نەبێت و ڕەنگە خێزانەکە بە هەمان کاتدا بارودۆخیشی دارایی مامناوەندی ژیانیان زۆر خەڵک باشتر بێت بەڵام کاتێک ئەم کارە ئەنجام بدەن لە پێناوی چاولێکردن یاخود لاساییکردنەوەیە لە بەرامبەر کەسانی تردا بۆ من ئەو تاکی کە لێ کار دەکات کاتێک کە دەبێت ئۆتۆمبیلێکی گرانبەها دێت دوو مناڵی جوانی کلیتیدایە لەنا ئۆتۆمبیلەکەدا هەواشی فێکی تداهەیە تەبریک پێکراوە بەڵام ئەو لەسەر شەقام کەوتوتەوە لەبەر تۆز و خۆڵ لەبەر گەرمای هاوین یاخود پێچوانیان لە زستاندا لە ژێر سەرما وەفر باراندا بێت ئادرێم تاکە لە ڕۆدۆنی هەز بەچی بکات بێگومان هەز بە نائارامی دەکات. دوو ئەم تاکە هەرچەندێ لەسەر شەقام بێ هەرچەندێک کاری بازرگانی بکات پارەیەکی باشی دەستکەوێت لە ئەنجامدا کەسێکی گۆشەگیرە کەسێکی هەڵچوویە کەسێکی خەماویە کەسێکی نیگەراناویە کەسێکە بێ ئومێدە لە ژیان ئەتوای بڵێ سوودیشی نابێ بۆ کۆمەڵگە ئەبێت چه سوودێکی هەبێت پێچوانە زیانیشێ بۆ کۆمەلگا کام تاکە هەر
لە هەر بازنەیەکی باوێت و شی بکەیتەوە بێگومان لە ڕوودنیا ئەم تااکەتەی دەشکێت و دۆخێکی دەرینە گونجاوی ئەمە کاریگەریشی بۆ سەر پرۆسەی خوێندن ئەگەر قوتابی بێت وەگەر قوتابی نەبێت کاریگەری بۆ سەر پەیوەندی کۆماتەکانی بۆ سەر کارلێکانی ئەمە هەم ڕەنگدان دەبێت سەر ژیانی ئەم تاکە ڕۆژانە بە شێوەی دیارە دووبارە دەبێتەوە لەناو ئەندامانی خێزانەکەی لەناو جیرانەکانیدا لەناو ئەو گەڕەکە یاخۆ ئەو شوێنی کە تیانیشە جێ بە چاویش کەمی سێ دەکەن ئەمانە باشە دواتر دێنە سەر ئەو لێکەوتانەی کە لەناو کۆمەڵگە لێ ئەکەوێتەوە کاگۆگر ئەوەی کە زۆر گرنگە باسیەوەتان کرد کە پێشترم حاڵەتە لە 2015 زۆر زیاتر بوو ئێستا کەمتر بووە بۆی کە بە کۆستەرێک کۆیانەکەنەوە بۆ کوێیان دەبن ئەمە چ جۆرە ڕوبەڕووی چ جۆرە سزایەک دەبنەوە چۆن دواتر دێنەوە ئێمە سەرەتا ئەگە بێ سێرکەی 2015 و 16 و 17 ئەو حاڵەتانە لەبەر چەند هۆکارێک زیادی کرد ئەویش ناسەقامگیری هەرێمی دەوروبەری هەرێمی کوردستان بۆ نمونە مووسڵ و هەروەها ناوەڕاستی عێراق و سووریا ئەوانە وای کرد کەەوە خەڵکێکی زۆر بێنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ژیانە چاسای بشی لەگەڵ ئەواندا کۆمەڵی خەڵکانش کە کاری سوالکەریا دەکرد لەو شوێنانە کەوا مەترسی ژیانیان تێدا بوو ئەوانش کۆچیان کرد و ئەو کارانەی کە من باسی دەکەین ئەوانە بە پیشەیانە هەڵیان گرتووە بەداخەوەیانی وەکو پیشەیەک بەکاری دێنن نەوەک وەکو کەسێک کە ینی معتاز بن یانەوەتە دەستکورد بن یانەوەتەیە داهاتێکی باشیان نەبێتن بۆ دابیکردنی ژیان و گوزارانی خۆیان ئێمە سەرەتا ڕەوانەی کەمپەکانمان دەکردن بەبێ ئەوەی سزایان پێ بکەین سواری چەند کۆستەرێک یان چەند پاسێکمان دەکردن یەکۆسەر ڕەوانەی ئەو شوێنانەمان دەکردن کەوا لێ بجێستێنەوە ئەوش کەمپەکان بوو بەڵام دواتر دوای ئەوەی کە دەوروبەری هەرێمی کوردستان تا ڕادەگارامی بەخۆیەوە دیت و خەڵکانێکی زۆرش گەڕانەوە بەڵام هەندێک لەو کەسانە هەرمانەوە لەبەرەوەی بارگوزەرانی خۆیان پێ لێرخوانە باشتر بوونەوەک لە شوێنەکان ئەو دووبارە دەستیان پێکردەوە دوای کۆڕۆنا و ساڵ 2021 دووبارە دەستیان بەو کارە کردەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیس پارێزگای هەولێر هەڵمەتێکی ئێزگار زۆرمان کرد و چەندین کەسمان دەستگیر کرد هیچ یاسایەک هەیە کە بۆ دەستگیرکردنیەوەوان بێت لاوازە یاخود چییە بۆچی کە دەستگیرمان کردن زیاتر بڵین لە ماوەی یەک ساڵدا 2021 زیاتر لە 1506 سوالکەرمان لە سنووری شاری هەولێری دەستگیر کرد و ئجراعەتی یاساییمان لەگەڵداکردن لە ماوەی یەک ساڵدا و ئەو ساڵەکەش ساڵ 2021 برین 22 بەردەوامە هەڵمەتەوە بەڵام دیاردەکە کەم بووە لەبەرەوەی لە ساڵی 2021 هەڵمەتەکەمان ئێجگار چر بوو و بەردەوامیش بۆڵام ئێستاکە تا ڕادەکی زۆر هەڵمەتەکە بەرەو کەمبوونەوە دەچێتن و من دەمەوێت لێرە ئاماژە بە خاڵە بکەم کە جەنابەت ئیشارەتت پێدا ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو سوالکەرانێکە ئەو کارانە دەکەن زیاتر دەزانن ینی لاوازی یاسایی هەیە لە ڕووی لە قانونی عقوباتی عێراقیە واتە سەدانی عێراقی چونکە بە پێی مادەی 391 ئەو کەسانێکەوە ئەو هەڵدەستن بە سوالکردن مادەی 390 دێتن 15 ڕۆژ تا مانگێک سزا دەدرێت ئێو کەسە 15 ڕۆژ دەچێتە گرتوخانە و هەروەها تا ڕادە گوتارێکیش دەداتن لە ئیسلاحات ئەو کات دووبارە هەڵدەستەیە بەوەی کە دێتەوە سەر شەقام و هەمان ئەو کارە دەکاتەوە کاتە دێنە سەرەوە بزانین چارەسەر چییە بۆ ئەمە کاک ڕێبین ئەو منداڵانەی کە فێری دەرۆزەکردنە بن سوالکردنە بن ئەو جۆرە کارانە بن کە کارێکە ڕەنگە هەندێجار بە کاریش بهێنرێن بۆ کارێکی دیکە هەر لەو ڕێگەیەوە ئەبنەوە بە مناڵێکی ئاسایی دەڕووی دەرونیەوە ئەگەر بخرێنە شوێنێکەوە کەمپێکە بێ شوێنێکە بێ چاودێریان کات ڕەنگە لە ژێر دەستی کۆمەڵێکا بن وەکو باندێک دواتر دێمەوە لای بەڕێزت بزانین ئەوانە وەکو باند کارەکەنیانە لە ژێر دەستی ئەو کەسانە دەربێنە وەکو مافی منداڵان مافەکانیان بپارێزێت ئەکرێت کاریان لەسەر کرێ بکرێنەوە بە مناڵێکی ئاسایی بێگومان بە کەتاکێکتر لە کۆمەلگادا ئەمانە بەشێکن لە کۆمەلگا بەشێکن لە خێزانەکان دەتوانرێت بانگێش بکەین توانێت سارەسەران بکرێ بەڵام لە دەرئەنجامدا لە
لە دوای چاکبوونیشان کۆمەڵێک ڕفتار ئەنجام دەدەن بە ئاراسەیەک هەنگاو دەنێن کە کاریگەری ئەو دیاردەی سوالکردن و بازرگانیکردنی کە لە شەقام کردیان بەسەرا جدیمێ ڕەنگە تاشێک کاتێک لە شەقام شت دەفرۆشێت بەڵام یان سوال دەکات لە کاتێکە چارەسەری بۆ دەکرێت بڵێن دەگەڕێتەوە ناو خێزانەکان و واسم کاردێمە ڕەنگە فری ڕفتارێکی تری نەشاوتر بێت دزیکردن لە دزیکردنەوە پارە پیداکە بۆ خۆی یاخود بۆ ماڵەوە چکە زۆر ئەوانەی کە لە ماڵە دەڵێن ئەمڕۆ 20,000 پارە پیداکەی کە 20,000 پیدا نەکرد ناچارە سوالکردنەکەی چڕتر بکات و ڕەنگە گەمێ بێ جستی خۆی بەکاربێن ڕەنگە کە نێژ بێ هەماشەوە پەنابەرێ بۆ دزیکردن یاخود بۆ ڕێگەی تر بۆیە لە هەر بارودۆخیدا بن کاتێک ئەمانە چارەسەر دەکەن یاخود دەگەڕنەوە خێزانەکانیان کۆمەڵێک ڕفتار کۆمەڵێک هەنگاو دەنین کە بە ئاراستەیەکە کاریگەریەکی هەلەسە بەجێ دەمێنی زۆر جار ئەو خێزانەی کاو منداڵەکانیان دێنێنە دەرەوە بە ناچاری پێیان دەڵێن دەبێت ئەم کارە بکەیت کاتی دەگەڕێتە ناو ماڵەوە بۆ ئەم مناڵە گەورە دەبێت کچیان کوڕە شوولەکە و ژیان هاوسەری پێک دێنێت کاتێک توش دەچێتە پرۆسی هاوسەگیریەوە هەلەسەر بەجێ مێنێت هەماشە دروست دەکاتەوە بە بارێکی تردا بە دیوەکی تردا ڕەنگە ئەم جارە کە سوالکردن بێ ئەم جارە دزیکردن بێ دەستدرێژیکردن بۆ سەر و سامانی ماڵی جیرانەکەی بێ ماڵی خزمەکانی بێ ماڵی خۆی بێت بە جۆرێک کە هەستی پێ نەکەن بۆیە زۆر بە ئاسانیەوە چارەسەر ناکەن چارەسەریش بکەن واستان پیشێ بێنن بە بارێکی تردا بە دیوەکی تردا خەربووی دەکەنەوە باش کاکەوەگر ئێستا باسیەوەمان کرد ڕەنگە ئەمانە باند بن ڕەنگە ئاوارە و پەنابەر نەبن لەبەر نەبوونی و نەداری و کەم دەرامەتی ڕەنگە کەسێک هەبێت کۆمەڵی منداڵ کۆکاتەوە و باندێکی لێ بکات کاریان پێ بکات لەو شێوەیە لە هەولێر هەبووە ئەگەر ڕوبەڕووی چ سزایەکە ئێمە لە کاتی هەڵمەتەکەدا خەڵکانێکمان دەستگیر کرد نەوەک باند بوون تەنانەت ترافیک لایتەکانیان دەکڕی دەفرۆشت ینی بۆ نمونە ترافیک لایتێک بڕە پارەیەکی زۆر داهاتی هەیە شوێنەکە شوێنێکی کەمێک ڕاقیە و خەڵکانێکی زۆر و بە کەسانێک کە دێنە ئەو شوێنەکە پارەدارن چۆنەکە خانوێک دەڵێ خانوێک ئەم خانۆ ڕوکنە زیاترەکات بەڵێ بەو شێوەیە ئەو ترافیکە دەگیراوە لەلایەن باندەکان دەفرۆشرا بەڵام ئێمە ئەو باندانەمان تێشکان ئەویش بەوەی کە بەبەردەوام ئەنی ئەو شوێنانێکەوە زۆر تەرکیزی لەسەر بوو لە سوالکەرەکان ئێمە دەستگیرمان دەکرد و دەمانبردنە دادگا و ئیجراتی یاساییمان لەگەڵ دادەکردن لە ڕووی یاسایی چ جۆرە سزایەکان وەکو لەگەڵ سەرۆک باندەکان بەبەستمە بێژگە لە خۆی لە خۆیدا یاسایەکانش ئەوانەی کە هەڵسن بەوکو باند یان ئەوە تەیە کەسانێک بەکاربێن یان کەم ئەندامن یان خوارد تەمەەن 18 ساڵیدا بێ یان ئەوە تێ ئەو کەسانێک کە منداڵ بەکاردێنین یان پەکەوتە بەکاردێن یان خۆیان وە دەکەن سۆز و میهرەبانی و عاتفەی خەڵک بەرامبەر خۆیان ڕابکێشن ئەگەر هات و واژنە بوو لە ئەسڵدا ئەوانە سزایان تا ساڵەکە ینی ئەو هەرکەمە یان بە غەڕامەیە واتە بە هەموو پێوەرەکان ئەو سزانێکەوە دەدرێتن لە ڕووی یاساییەوە بۆ ئەو سوالکێرانە بەڕاستی کەمە ئێوە هەروەها ڕێژەشیان ێزگار زۆرە ئێمە بەداخۆیانی زۆر جاریوە با من واقعەن شتێکی واقعی بڵێم زۆر جاری وایە ئەمە تۆ ئەو سوالکێرانەمە دەژیکردیا بەڕاستی بە ڕێزادوەرانی لێکۆڵینەوە پەڕاوەکانیان لێوە نەگرتینە من لە جارێک پەیوەندیم پێوە کرا کار چی بووە؟ من ئاماژەی پێ دەکەم جارێک پەیوەندیم پێوە کرا کەوا مامۆستایەکی خۆشەویستی بەڕێز مامۆستەمە لە فاتە شارستانی پەیوەندی پێوەکردم گوت کاکۆگەر سوالکەرێکی ئێزگار زۆر دێتە مزگەوتەکان و نەک تەنها مزگەوت گوتی مزگەوت ئێمە من خۆم سەرپەرشتی هەڵمەتێکم کرد زیاتر چەندین دەستگای بەڕێبەرایەتی پۆلیس پارێزگای هەولێرم کۆ کردەوە کاژمێر 12 لە بۆ کاژمێر 1 ئەو هەڵمەتەمان بەرفراوان کرد و زۆربەی زۆری مزگەوتەکانی شاری هەولێرمان کرد ئەنی ئەوانەی کە ئەو ماوەی کە پێ ڕاگەشتین لە خلالی نیو کاژمێر زیاتر لە 6 سوالکردمان دەژی کرد بە گەورە و پیر و هەروەها جوامێر و هەموو کەسێک کە لە هەموو تەمەنەکاندا بوون ئێمە دوای دەژیرمان کردامانە بەڕێزدا دووەری لێکۆڵینەوە بە یەک ئەوراقشی لێوە نەکردین یەکەوسەر هەر ئەو دەمی هەر هەموو ئەو سوالکەرانێکە ئەو هێزە گەورە بە چەند کاتژمێر و کاژمێر ئەرک بینەوە هەروەها
خۆماکۆ کردەوە یەکە سەر هۆکار چی ئەو هۆکارکە بۆ بەڕێزداد وەرای لێکۆڵینەوە دەگەڕێتەوە بەڕاستی من ئەو گلەیەم لیان هەیە چونکە دەبێ هاوکار و هەماهەنگ بن بۆ نەمانی دیاردا دەتوانن سزای یاسایی و سزایی غەرامەکردن ئەوانە گویان لە غەرامە نییە من پێتان بڵێم لەبەر ئەوەی کە ئەو کەسانێک کە سوال دەکەن بە پیشەیانە دەیکەن بە سۆز و حاتیفە و خۆشەویستی من تا ڕادەک هاوڕانەم لەگە قسە کاگرێ بوان چکە لەبەرەوەی ئەو منداڵانێک کە کاریشا پێ دەکەن هەر منداڵەکانی خۆیتیان و هەروها بەکرێ لە یەکتریش وەردەگرن بۆ ئاگاداری و ئەو منداڵانێک کە کارش دەکەن وەکو پیشە بە کارەکە ئەنجام دەدەن یعنی چەند کەس پارەیان پێ بدا تەشجیع زیاتر دەبن کاری لەو شێوەی زیاتر دەکەن کەوا هەیە و ئێمە هەڵمەتێکمان ڕاگەیان لەگەڵ دەستگا ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی لە هەرێمی کوردستان کە یعنی لە ساڵی 2021 لە 2022 ئێستاش ئەو هەڵمەتە بەردەوامە کە ئەو منداڵانەی لە ترافیکەکان کاری سوالکردن دەکەن یان دەستگێڕی دەکەن بۆ نمونە بە ناوەی پاکەت فرۆشتن یانەوە تەیە بیان بینەوە بەرخوێندن و تاهیەیان بکەینەوە بە هاوکاری لەگەڵ ئەو ڕێکخراوە بەڵام بەداخەوە ینی زۆرینەی لە بۆ زانیاری جەنابە چکە جەنابە دەبی توێژینەوە بکەین لەسەر ئەو بابەتانە ئەو کارەکەی چیە دوای ئەوەی کە دەمارنەوە بەرخوێندن و هەروەها کاری چاکسازیمان بۆ ئەنجام دەدان و هەروەها لەگەڵ بنەماڵەکانی قسەمان دەکرد بەداخەوە ینی دووبارە ئیسیفادەیە لەو بابەتە نەدەکرا دووبارە داهاتنەوە بە سەرهەمان باش کەواتە کاگڕەوین چۆن ئەبێت ئەو خانەوادانە هۆشیار بکرێنەوە کە ئەم منداڵانە بخرێنەوە بەرخوێندن یا خودی ئەو منداڵانە چۆن ئەکرێت هۆشیار بکرێن کار لەسەر ئەوانە بکرێت خۆی پێویستە وەزارەت بەم ئەرکال بسێ وەزارەت پەروەردە وەزارەت ناخۆ وەزارەت کارباری کۆمەڵاتی وەتا لژنەیەکی تایبەت منەظەم بۆ بەبەتا کاتێک خێزانێک مناڵەکەی دێنی سەر شەقام بۆ کارپێکردن کەمە لە ڕووی یاسایی بۆ کاکوگر ئاماژە بە خۆی پێچوانەی یاسایی واتە لە جارنامە جیهانیەکان یاسا و جارنامە جیهانیەکاندا کارپێکردنی منداڵ لە 4 ساڵەوە بە هەموو شوێ قەدەغەیە واتە پێویست ئەم یاسا لە بەرامبەر پراکتیزە بکرێت کاتێکی خێزانێک مناڵەکەی بە زۆر دەنێرێتە سەر شەقام بۆ کارپێکردن پێویست ئەو خێزانە تووشی زای یاسایی بێتەوە واتە کۆمەڵ کۆتوبەندیان بۆ دابێن ڕێگان پێندن کە مناڵەکانم بخەنە بەر سەر شەقام بۆ کارپێکردن و هەروە پێویستە وەزارەت پەروەردە لیژنەیەکی تایبەت دروستکە بۆ مناڵێکی لە شەقامن بزانن بۆ لە پرۆسی خوێن دابڕن هۆکارەکەی چ بووە ئەگەر هۆکارەکە ئەوەیە کە ئەو خێزانێکی هەژار و کەم دەرامەتە پێویستە وەزارەت کارباری کۆمەڵاتی بیمەی بێکاریان بۆ دابین بکات وەزارەت پەروەردە بەم ئەرکال بسێکە مناڵ بخاتەوە پرۆسی خوێنن واتە بێبەش نەبێ و هەر تاکێتتر لەو کۆمەلگا ڕەنگە ئەم خێزانە لە ڕووی داهات و باردۆخی دارایی و زۆر خراپی واتە هیچ گۆشتنیگایەکی نەبێت کە بتوانێت بژێوی ژیانی دابیکە بۆیە پێویستە کە ئەم کەلەنە پڕ بکەێتەوە لە پاڵ ئەمەشدا مناڵەکانان بێهیوانە بنوکو هەر مناڵکەتری ئەم کۆمەلگا لە پرۆسی خوێنن اینجا پێویستە وەزارەتی ناخۆ وەزارەت ناخۆ کاکوگر ئاماژەی پێکرد لەگەڵ دادگا زۆر بەجددی ئەم یاسا بە شێوەیەکی جدی پراکتیزە بکرێت نەک پشتگوێ بکرێت بەڕاستی لاواسترین یاسا لە دەکەون مەسەر ئاستی عراق و هەرێمی کوردستانیش ئەو یاسای کارپێکردنی منداڵەکە کە ئەوە خۆی جێبەجێ ناکرێت کە سۆز و عاتفێترا بەکاردێنێ و هەندێکدا وەک کاکوگر ئاماژەی پشتگوێش دەکرێت من مناڵم بینیوە چەندین جار نسعەتم کردووە شەی پیات دەڵێزار جیرام چی دوای بەردەبن تەقەی سەری دی واتا بە شێوازێک فێی کارەکە ممارەسەی سەکردو هیچ ترچێکی نەماوە بەرامبەر بە یاسا بەرامبەر بە پۆلیس و بە دادگاوانە بۆیە پێویستە وەزارەتی داد وەزارەتی ناخۆ وەزارەت بدە وەزارەتی کارباری کۆمەڵ ئەم 4 وەزارەتە بە ئەرکێکی نیشتیمانی هەڵبسن واتا ڕێگریکەن لەم دیاردەیە واتا کۆمەڵک کۆتوبەند بۆ خێزانەکان دابدن وەرە کۆمەڵێک پێویستە دەستکەوتشان لە بەرزدای بۆی کە بتوان ئەگە بزان ئەو خێزانێش کەم دەرامەتە خێزانێکی هەژار نشینە زۆر هەژارە واتا ئەو پێداوی سەران بۆ پڕکەنەوە هەلیش کاریان پێ بدەن بیمەی بێکاریان پێ بدەن وەچیتر مناڵەکان نەبنە قوربانی دەستی ئەم باردوخانە بەڵێ زۆر سپاس بۆ ڕێبین کاکەمە مامۆستای زانکۆوە هەروە هۆگر عزیز گوتەبێژی پۆلیسی هەولێر ئەم بەیانی میوانی ئێمە بوون بۆ هیوایی کە بە زووترین کات ببینین کە ئەو دیاردەیە لە هەولێر و لە هەموو کوردستانیش بن بڕکراو نەماوە سپاسدانەکەمە بەیانی لەگەڵ بوو.